زۆر باسی یوسف عليه السلاممان بیستووە کە نیوەی جەماڵی دنیای بردووە. جوانێکی بێوێنە بووە لەسەر زەوی. ئەو لەحزەیە کە ئەدبینی چەند جار زڵێخا دەستی خۆی بڕی بوو کە یوسفی ئەبینی. بۆیە ئەیزانی ئەگەر چەقۆیە بەدەست ئەم ئافرەتانەوە بێ لەگەڵ یوسفیان بینی دەستی خۆیان ئەبڕ. کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ زڵێخا چەندین جار دەستی خۆی بڕی لە ئەخیرە ئیتر دەستی خۆی نەئەبڕی. ڕاهاتبوو لەگەڵ ئەم جەماڵە. ئەفەرمێ پلەیەک لە خواناسی ئەبەو چەشنەیە سەرەتا چۆن کەسێک حاڵی لێیە جەزبە ئەیگرێ، بەڵام دواتر وردە ئەمانەی نابێ ئەوەندە ئاشنا ئەبێ بەخوا جەلە جەلالوه. بەڵام لەسەر زەویە جوانێک هەبووە لە یوسف جوانتر. لە فەرمایشتێکە ئەفەرمێ نیوەی جوانی هەموو سەر زەوی دراو بە یوسف عليه السلام. بەڵام محەممەد المستەفا صلی الله عليه وآله وسلم هەموو جەماڵی سەر زەوی پێدراوە. واتە جوانترین کەس لەسەر زەویە بریتیە لە محەممەد صلی الله تعالى عليه وسلم. باسی چیت بۆ بکەم لە جوانی و جەماڵی محەممەد صلی الله عليه وسلم. ئەو جوان و باڵاڕێکەی دەم و چاوی وەکو مانگی چواردە ئەدرەوشایە. یەکێ لە هەواڵانە گێڕێتەوە فەرمێ شەوێک بە کۆڵانێکی مەدینەیە ئەڕۆشتم. مانگی چواردە ئاسمانێکی ساماڵ مانگ ئەدرەوشێتەوە. ئەڵێ لەپڕ لەو سەری کۆڵانەکەەوە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بینی. سەیری دەم و چاوی گەش و جوانی ئەوم ئەکرد لەگەڵ مانگە. سەیرم ئەکرد دەم و چاوی ئەموو جوانی مانگ. واللهی دەم و چاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگە شیرینتر و جوانتر بوو. یەکێ لە خێزانەکانی ئەفەرمێ خەریکی درومان بووم، دەرزەکە بەدەستمەوە کەوتە خوارەوە زۆر تاری بوو، نەم ئەدۆزیەوە. لەگەڵ ئەو باڵاگەردان و جوانە خۆی کرد بە ماڵە، یەکسەر دەرزەکەم دۆزیەوە لە جەماڵ و نووری ئەوە. برۆکانی کەوانەیی، برژانگەکانی درێژ، چاوەکانی کەحیل بوون. هەموو کاتێک کە سەیرت ئەکرد چاوی ڕەشی گەورە کە ئەنەما بە تایبە کلی تێکراوە، کلێکی ئیلاهی. دەم و چاوی پڕ بوو، لوتی بەرانی بوو. دەمێکی زۆر جوان و دانەکانی وەکو مرواری دەرئەکەوتن و بریسکیان ئەدایەوە. ئەگەر ئەدبینی وات هەستە کرد هەندێ زیوی زۆر جوان لە ناو دەمی ئەو شیرینەیە کاتێکە قسە ئەکات. نە زۆر باڵای بەرز بوو نە زۆر کورد بوو. قژەکانی نەرم نەبوون و زبریش نەبوون، وەسەط بوون. زۆر کات قژە نازدارەکانی هەتاوەکو ئاستی گوێ ئەهات، هەندێک جار هەتا ئاستی شانەکانیشی درێژە بوون. هەندێک جار خۆشەویستەکە پەلکەی لە قژەکانیان دروست ئەکرد، 4 پەلک. ئەم خۆشەویستە ئەگەر دیقەتت بدایە قەت تێر نەئەبووی، لە دیداری شیرینی قەت تێر نەئەبووی. هەرچەندێ سەیرت ئەکرد نەت ئەتوانی چاوەکانە کلاکەی لەسەر ئەوی لا ببێ. بۆ یەکێک لە شاعیرە کوردەکان لە شاکارێکە زۆرێکتان بیستوتانە کە باسی مارەکە ئەکات کە چۆن دایبێت سەیدنا ئەو بەکرەوە. ئەڵێ وەڵڵا نەمەویست پێوەی بم، بەس ئەمویست نێوچەوانی جوانی ئەو خۆشەویستە ببینم، بەس ئەم پەروانە ئاسای دەوری هەرچی کون بوو لە منی ئەگرت. تەنها یەک کون مایەوە قاچی پێوەنا نەئێژ نێوری نێوچەوانی ببینم، مەجبور بووم پێوەی بدەم هەتاوەکو لەو نورە بێبەش نەبوو بیبینم. عولەمای مەذهبی ئیمامی شافعی ئەفەرمون باشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جەماڵی زیاتری لە یوسف پێدرا بوو، ئەی چۆن هەرچی کچانی دنیای عاشقی نەبوون. ئەڵێن جیاوازی نێوان یوسف عليه السلام لەگەڵ محەممەدا صلی الله عليه وآله وسلم بریتێ لە جەلال و هەیبەت. لەگەڵ هەموو ئەو جوانی کە پێ عەتا کردبوو، خوای گەورە جەلال و هەیبەتێکی دابووە کە ئینسان ئەیبینی سامی ئەکرد لە بەردەمیە، ئەتەزی و ئەلەرزی لە بەردەمیە.
بۆی ئەفەرمون ئەوەی کە یەکەم جار پێغەمبەری ئەبینی صلی الله عليه و آله وسلم تووشی دەهشەت ئەبوو، هەندێک جار لاشەی ئەکەوتە شۆکە لە حوزوری ئەوە، بەڵام دواتر کە وردە وردە ئاشنای ئەبوو ئیتر چاوی تێر نەئەبوو لە نیگای جوانی ئەو. هەرچەند سەیری ئەکرد جەماڵی زیاتری ئەوی بۆ دەرئەکەوت، لە ڕووی مادی و معناوە خۆشەویستی ئەوی زیاتر بۆ دەرئەکەوت. ئەفەرمێ هەر کەس یەکەم جار ئەهاتە ناو مەدینە کە کتوپڕ چاوی ئەکەوتە سەر پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەشڵەژا، بەڵام کە ئاشنای ئەبوو ئیتر سات بە سات خۆشی ئەویست. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شانەکانی پان بوون، دەستەکانی گەورە و جوان بوون، مۆرێک لە نێوان هەردوو شانەکەیە هەبوو. طبعا مۆرێکەیە پێوتێ مۆری پێغەمبەرایەتی، هەرچی پێغەمبەرە عليهم الصلاة والسلام حل لە ئادەمەوە هەر هەمویان ئەم مۆرە بەدەستی ڕاستیانەوە بە ئەندازی هێلکەیەک لە ناو لاشەی جوانی پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام شوێنێک ئەبوو کە ئەم شوێنە علامەتی نبووەت بوو ئیلا لە محەممەد المستەفای نەبی صلی الله عليه وسلم، چونکە ئەخیر پێغەمبەرە کۆتاشت لە ختمی ناوەڕاستی شانی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ئەو ختمەی هەبوو، ئەو شیرینی و جەماڵەی هەبوو. ئەگەر پۆشاکت سیر کردایە چی لە ناو پۆشاکەکانیان جوان بووە ئەوەیانی لەبەر ئەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنەس ئەگەڕێتەوە ئەفەرمێ والله بوردەیەکی یەمانی هەبوو، بوردەی یەمانی قوماشێکی زۆر گرانبەهای ئەو زەمانە، ئەفەرمێ هێڵی کەمەکەمەی سووری تیا بوو، ئەڵێ واللهی کە لەبەری ئەکرد حج جەماڵێکم نەبینی بوو ئەوەندەی ئەو جەماڵ، ئەوەندەی ئەو جوان بێ و ئەو پۆشاکڕێکی و شیک پۆشیە لەو نازار و جوان. خۆشەویست صلی الله عليه وسلم ئەصحاب زۆر دیقەتیانەدا، زۆر لێ وردە بوونەوە. ئەفەرمێ کاتێک کە ڕۆنی لە ڕیشی ئەدا لە 63 ساڵیە، تەسەوور کە لە ئەخیری عمری پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەموو وەکانی ڕەش بوون. ئەو ڕۆژەی کە ڕۆنی لە ڕیشی مبارەکی نەدایە ئەصحاب ئەڵێ ئەمان ژمارد، بزانین چەند دانە سپی تێیە، هەندێک ئەفەرمون 13 ژمارد، هەندێک ئەفەرمون 17، هەندێک ئەفەرمون 20. چەند تاڵێکی کەم ئاوە هاوڵان ئەوەندەیان دیقەت ئەدا تەنانەت مۆسپیەکانیان ئەژمار لە نێوان ڕەشەکانی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم.